پرۆفیسۆر دکتۆر مارف عومەر گوڵە ئەکادیمیست و ئەدیب و شاعیر و نووسەری دیاری کوردە، کەسێکی خۆشەویستی نێو کۆمەڵگایە. ماوەی هەفتەیەکە ڤایرۆسی کۆرۆنا لەسەر تەختی نەخۆشخانە ڕایگرتووە. دکتۆر گوڵ بە هێواشی لەگەڵ ئازارەکانی ئەم دەردەدا ژیان بەڕێ دەکات، هێواشیەواش بە ئومێدەوە لە چاوەڕوانی گەڕانەوەیەتی بۆ نێو کۆمەلگا و خێزان و کەس و کار و خۆشەویستانی ئەو قسەی جیاوازی هەیە. وەڵی منەوە 10 ڕۆژ زیاترە لە نەخۆشخانەی ئاسام لە سلێمانی. ئەم نەخۆشیەکی خراپە، زۆر بڵاوەتەوە. من داوا لە خەڵکی کوردستانەکەم خۆیان بپارێزن بەڕاستی. ئەو قسانە شکاڵێ ئەمە بۆ نییە و دیعایە و سیاسەتە و نازانم چی، ئەو قسانە هیچی ڕاست نییە. ئەمە مەترسێکی زۆر گەورەیە، بە هەموو دنیاە وەڵاو بۆتەوە. کوردستانیشی بە فراوانی گرتوێتەوە، داخەوە ئێستا فراوانتر بووە لە وەڵاو زۆر باش بوو. ئەویش نیشانەی ئەوەیە خەڵکەکە زۆر خۆی پابەند نەبووە. ڕاستی من زۆر پابەند بووم، بەڵام بەدەست من نییە چیتە بازار، ئەچیتە دوکان، ئەچیتە شت کوێنێک شتکردن. خەڵکت تەماس دروستە بێ لەگەڵ خەڵکە، ئاگات لێ نییە چۆن نەخڵ بۆەوەتەوە. نەخۆشخانەی ئاسای سەر بە دەستگای تەندروستی پێشمەرگا پڕ لە توشبوان و هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا. پزیشکان و کارمەندان وەکو یەک شەو و ڕۆژیان خسۆتە سەر یەک. ئەوان ئێستا زۆر ماندوون، بەڵام هەمویان خەمی گەورەیان خەمی چاکبوونەوە و باشبوونی تەندروستی نەخۆشەکانە. هەنگاوی یەکمان دەست پێ کردووە بە جیاکردنەوەی ئەو نەخۆشانەی کە هیچ ئاعرازێکیان نییە، کە باری تەندروستیان جێگیرە و هیچ ترس و گومانێک لەسەر تەندروستیان نییە، گۆزینەوە بۆ کوارەنتینەکانی کە جاری پێشوو بەکارمانێنان بۆ ئەوانەی کە گومان لێکراو بوون. ئێستا کەیسە پۆزەتیڤەکان نەقڵەکەین ناو کوارەنتینەکان، ئەوانی کە باری تەندروستیان جێگیرە. ئەوە هەنگاوە تازەکەمانە بەڕاستی کە دەستمان پێکرۆ، چونکە گەیشتبوونە ئاسێکە نەخۆشخانەکانمان پڕ بوو، نەمانەتوانی لەوە زیاتر نەخۆش لە لای خۆمان بێڵینەوە. لێرە لە ئاسا لە ناو نەخۆشانی ڤایرۆسی کۆرۆنا کە بەدەم ئازارەکانەوە دەناڵێنن، چیرۆکەکان زۆر جیاوازن. هەمویان دەڵێن هیچ ساتێکی ژیان هێندەی لەشساغی و تەندروست باشی پێویست نییە و گرنگ نییە. بۆیە تکا دەکەن هاوڵاتیان پابەند بن، خۆتان لەم عیلەت و پەتایە بپارێزن. نەخۆشیە بوونی هەیە خەڵکی نیشتیمانەکەم، خەڵکی کوردستان لە زاخۆتاوەکو خانەقین تکاتان لێ یەکەم باوەڕ بەم نەخۆشیە بکەن. ئێمە خێزانێکین، هەمومان توش بووین، ئێستا لە نەخۆشخانەی ساناین. من کابرایەکی بازرگانی دەوڵەمەندم، پێویستم بەم شتانە نییە. هەموو سەرۆتەکەم لەحزەیە ئارامیم بۆ ناهێنێ. من کابرایەکەم بازرگانم، نزیکی بازاری دۆلارەکە، هەموو خەڵکەم ناسێ بە ناو مەریوانگەڵاڵی. تکاتان لێکم خەڵکی کوردستان، تکاتان لێکم خۆتان بپارێزن بە ماسک، بە دەستکێش، نزیکترین کەس ماچی مەکەن، تەوقەی لەگەڵ مەکەن، لە برسان نامرین، خۆتان پارێزن. باوەڕم پێ بکەن من مردنم بە چاوی خۆم بینی. ئەوەندە ترسناکە، یعنی تۆکە قاچێکت ببڕن کێشت نییە، دوای چەند ڕۆژێک هەڵەسیتەوە سەر پێبەست. ئەمە هیچ هینێکی نییە، نازانی چییە، بەناو هەموو خوێنەکە تا ئەجوڵێتەوە قوربان. منیان هێنا ئاگام لە خۆم نەبوو، تام بەرز بوو، لەرزم هەبوو. ئێستا ئەمڕۆ باشترم، لەخوا بەزیابێ، بەڵام تکاکەم. ئەمە هیچ پەیوەندی بە مۆزوعی سیاسیەوە نییە، معاش هەیە نییە، ئەمانە ئەوە جانبێکی ترە. ئەمە شتێکی تەندروستی مرۆڤ، تەندروستی خۆتانە، بۆ خۆتانە. سەرەتا من پەتایەکم گرت، پەتایەکی وەرزیم کرد، چوم عیلاجم وەرگرت بە سەیدەلیا، بردەوای لێ هەو گیانمێشا و ئازاری مەحسوولکەکانم بە تەواوەتی هەبوو. دوایەوە هەستی تامکردنم لە دەستا، بۆنکردنم لە دەستا، وردەوە تا نەفەس هەبووم، هیلاکە بووم، نەمەتوانی بە پێ بڕۆم. چوون بۆ خەستەخانەی عەلی ناجی فەحسم کرد، فەحسەکەم پۆزەتیڤاتەوە. ئاگاداریان کردمەوە کە پۆزەتیڤە و سەردانی خەستەخانەکەم. هاتم بۆ ئێرە، دیسانەوە فەحسیان بۆ کردمەوە، هەر پۆزەتیڤ. لەو ڕۆژە عیلاجەکانی ئێرە بەکارهێنم، شکر لەخوا بەزیابێ. سەپێرێ هەستی بۆنکردنم بۆ گەڕاوەتەوە، تامکردنم بۆ گەڕاوەتەوە، هیچ ئازارێکم نەماوە، تا نەفەسیشم نەماوە. من ئەمڕۆ حەوتەمین ڕۆژەی لە تەواوەکەم. وەڵاهی ئیبادانم خۆیان ئێرە نەبینێن تا بڕوای پێ بکەن، بڕوا بە قسەکانی ئێمە بکەن. هەموویەکیان لەوانە خۆمم زۆر
ڕاستی جدی نەبووم لە مەسەلە هەموو لەوانەیە وانێ بەس خۆماتمەی ڕێشتەکەم بینی و تووشی بووم لەخوا بەزیا بێسە باشم و داوا لە خەڵکی شەکەم خۆی پارێزێت ئەی تەبعا ناڕەحەتە من لێرەم لە ناو چوار دیوارەیە نەئەتوانم بچمە دەرەوە و نەئەتوانم لە پەنجەرەکەش کەمەوە هەر ناڕەحەتە لێرە دانیشتین سپاس داوا لە خەڵکی شەکەم خۆی پارێزێ و ئینشەڵا هەموومان تێپەڕێنین گرنگترین شت دەوێت کە خەڵکەکە ناڵێن ڤایرۆسە نییە چکەم ڤایرۆسە بوونی هەیە بەڕاستی هێشە و ئامانیشی نییە لەپڕ تۆ هیچ ئارازێک نییە بەس لەپڕ بورێنێتەوە لەپڕ لێت بەخۆتیش نازانی خەڵکەکە با پارێزی هەر خۆی بکە ینی مەسافی هەبێ لەگەڵ خەڵکە ماسک بەکار بێنێ دەستکەش بەکار بێنێ خۆی نەخەتە قەڵەباڵغیەوە زۆر باشە و ئەمەوە بڵێم کە لێرە عیلاج و ینی بەشی وەکو چارەسەرکردن شتەکان زۆر باشە هەرچەندە تا ئێستا نازاندرێت ئەم لێشاوی توشبوونە بە ڤایرۆسی کۆرۆنا کەی کۆتایی دێت بەڵام پابەندبوون بە ڕێنمایەکانەوە چارە نووسی خۆت و ئایندەی خۆت و خێزانەکەت ئازیزان و دۆستانت دیاری دەکات. هیوادارین ئێش و ئازار و خەمەکانی هەموو ئەو کەسانی کە لە نێو ئەم نەخۆشخانەیەدان هەموو ئەو گومان و دوودڵیانە بڕەوێنێتەوە کە بەشێک لە هاوڵاتیان بە چاوی گومانەوە لەم ڤایرۆسە دەڕوانن. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.